سڵاتە نەبێ بینەرانی شارپرێس هۆکار و کاریگەریەکانی بەرزبوونەوەی نرخی کاڵا و شکومەک و هەموو کەلوپەلێک لەسەر هاوڵاتیان لە هەرێمی کوردستان کە بۆ هەندێک بابەت و کاڵا بە ڕێژەی لە 100 نرخەکەی بەرز بۆتەوە کە ئەمە بێگومان کاریگەریەکی زۆری ئەبێت لەسەر هاوڵاتیان لەوگەڵ ئەوەشدا لە ئێستادا نرخی سوتەمەنی بە گشتی بەرز بۆتەوە بە تایبەت نرخی نەوت کە بەرەو وەرزی زستان و سەرما ئەڕۆین کە پێویستێکی هاوڵاتیانە و ئەویش نرخەکەی بەرزبووتەوە بێجگە لەوەش نرخی بنزینیش بە هەمان شێوە لەسەر هاوڵاتیان بەرزبووتەوە. گفتوگۆ لەسەر ئەم بابەتە دەکەین بە میوانداری بەڕێز پشتیوان محەممەد ئابووریناز لە شاری هەڵەبجەوە کە ڕاستەخۆ لەگەڵمانە هاروها هاوکارم هاوڕاز لە شاری سلێمانیەوە زانیاری نوێمان ئاداتێ سەرەتا ئەچمەلای هاوکارم هاوڕاز سڵاوت لێبێ سەبارەت بە بەرزبوونەوەی نرخی کاڵا و شتومەک لە شاری سلێمانی زانیاری نوێ چی هەیە بۆ ئێمە و بینەرانی شارپرێز بیگوازیتەوە فەرموو. ڕەوەن سڵاوتان لێبێ دیارە نزیک ساڵێکە بێ لە هەرێمی کوردستان بە تەواوەتی و لە شاری سلێمانی من گفتوگۆی لەسەر ئەەکەم کە هەڵاوسانێکی زۆر لانە و بازاردا دەبینرێت ئەم هەڵاوسانە دیارە بۆ سەررجەم کاڵا کەلوپەل شوماک خواردن کەرەستەی بیناسازی ئیتە هەر شتێک کە لە بازار ڕاکڕین و فرۆشتنی پێوە بکرێت هەڵاوسانێکی زۆر هەیە بەرزبوونەوەی ئەم نرخانە بۆ ماوەی ساڵێکە هاوڵاتیانی هەراسان کردووە بە جۆرێک نرخەکان ینی چەند قات بەرزبوونەوەی بەخۆ بینیەوە دەست بۆ هەر شتێکە بە ئەگەر لە ڕابردوودا بۆ نمونە شتێکت بکڕایە کاڵایەک یان جلێکت بکڕایە بە 10,000 دینار ئێستا 2 قات ئەو پارەیە بەرز بۆتەوە ئەمەش بەهانەکەی بۆ ئەوەیە کە لێنەوە بازاردا فرۆشیاران بازرگانان بەهانەکەی بۆ ئەوە دەهێننەوە کە نرخی دۆلار بەرامبەر با دیناری عێراقی دیارە بەرزبوونەوەی بەخۆ بینی ئەو بەرزبوونەوە هەڵاوسانە لە بازاردا دروست بوو لە پاش بەرزبوونەوەی نرخی دۆلارە بەرامبەر با دیناری عێراقی بەهانەی بازرگانان ئەوەیەکە ئەمان کە کاڵا و شمەک لە دەرەوەی وڵاتەوە لە وڵاتانی دیکەوە هاوڕێ هەرێمی کوردستان دەکەن مامەڵە بە دۆلار دەکەن دواتر لە نێو بازاردا بە دیناری عراقی دەشکێنەوە کە ئەمەوا دەکات نرخەکان لەسەر هاوڵاتیان زیاتر بەرز ببێتەوە جیاواز لەمە ئەمە هاوڵاتیان دیارە گلێ و گازندیان زۆر هەیە لەسەر بەرزبوونەوەی نرخی کاڵا و شمەک ئێستا ماوەیەکە دەبینرێت لە تەواوی هەرێمی کوردستاندا نرخی سوتەمەنی بە شێوەیەکی گشتی بەرزبوونەوەی بەخۆوە بینیوە ئەم بەرزبوونەوەانە خۆی گرانبوونی بنزین گاز هەروەها نەوت کە ئێستا پێداویستێکی حتمی هاوڵاتیانەکە بەرەو وەرزی زستانە ڕۆین وەکو خۆ داماژەت پێکرد هەموو ئەمانە بارگرانیەکی دیکەی خستۆتە سەرشانی هاوڵاتیان کە لە پاڵ ئەوەی وەک ئاماژەم پێک لە سەرەتاوماوەی ساڵێکە کەلوپەل و کاڵا بە شێوەیەکی گشتی بەرز بۆتەوە هەڵاوسان لە بازاڕە هەیە ئێستا نرخی سوتەمەنیش بەرز بۆتەوە ئەمە دیسان بارگرانیەکی دیکەیە بۆ سەرشانی هاوڵاتیان کە حکوومەتی هەرێمی کوردستان لە ماوەکانی ڕابردوودا بۆ ئەم پرسەی کە هەڵاوسانە لە بازاڕە چارەسەرێکی ئەو تۆی نەخستوەتە ڕوو بە هەمان شێوە هاوڵاتیان نیگەرانن لەوەی کە ئێستا لە بری چارەسەری ئەو گرفتێکە لە بازاردا هەبووە بەرزبوونەوەی نرخی سوتەمەنیشی هاتۆتە سەر لەگەڵەوەدا ماوە نەگینا ڕزایەتی دەبیسترێ لە شار و شارۆچکە جیاوازەکان لە چەند ڕۆژی ڕابردوودا دیارە خۆپشاندانی شۆفێران بۆ ماوەی چەند ساعتێک بوونی هەبوو وەکو لە قەزای کەلار لە دەربەنی خان لە شاری سلێمانی کە سایق پاسەکان شۆفێرانی پاسی هێڵەکانی ناوخۆ گرتبوونەوە ناڕزایەتیان هەبوو ئەمانە هەموو بۆ ئەو بوون کە وەک ناڕزایەتێک بەرامبەر با نرخی بەرزبوونەوەی نرخی بنزین دیارە لەگەڵەوەشدا ئەمڕۆ بڕیار بوو شۆفێرانی هێڵی ناوخۆی کە لە شاری سلێمانی کار دەکەن نرخەکانیان لە 500 دینارەوە نرخی نەفەر لە 500 دینارەوە بە 650 دینار زیاد بکەن بەڵام ئەم بڕیارە لە نێوان شۆفێران و بڵێن سندیکای شۆفێراندا جارێ بە هەڵپەسێراوی ماوەتەوە تاوکو ئەو کاتەی یەکلا دەبنەوە کە ئایا نرخەکە لەسەر هاوڵاتی زیاد بکەن یاخود حکوومەت بەشە سوتەمەنیەک بۆ ئەمان دابین دەکات هێشتا ئەم بڕیارە وەکو خۆی ماوەتەوە چاوەڕێ دەکرێت لە چۆن ڕۆژی داهاتوودا ئەو شۆفێرانە هەڵوێستی خۆیان بخەنە ڕوو بڕیاری کۆتایی لەسەر بەرزبوونەوەی ئەو نرخانە بدەن بەڵێ ڕەوەندە مەزانیاریەکانە دێمە لای تۆگە پرسیارێک سپاس هاوڕاست کە بە شێوەی کە ڕاستەخۆ لە شاری سلێمانیەوە بۆ گواستنەوەی نوێترین زانیاریەکان لەگەڵمان بوویت ئەچمە لە میوانەکەم بەڕێز پشتیوان محەممەد ئابوورینا سڵاوت لێبێ دووبارە
هۆکاری بەرزبوونی نرخی کاڵا و شتومەکەکان لەسەر هاوڵاتیان و کاریگەریەکان لەسەر هاوڵاتیان فەرموو. بەنای خۆی بەخشندە و میهرەبان، سەرەتا زۆر سپاس بۆ بەڕێستان، سپاس بۆم دەرفەتە و سپاس بۆ بینەرە بەڕێزەکانتان. ئەوەی کە پەیوەندی بە پرسیارەکەتەوە هەبێ باسی بەرزبوونی ئاستی گشتی نرخەکانە. ئەمەی ئەوە بناسیێنم کە بارودۆخێکە بەسەر بازاڕەکان و بارودۆخی کڕی نادێت وا دەناسنرە لە ڕووی ئابوووریەوە کە ئاستی گشتی نرخەکان بەرزە بنەوە لە ماوە کاتێکی دیاری کراوە بە جۆرێکەوە تەئسیری ئەبێ لەسەر خواستی گشتی و خواستی بەکاربردن بە شێوەیەکەوە لە زەرری بەکاربردن ئەبێت. ئەمە زۆر جار 3 مانگ تا 6 مانگ زۆر جار ساڵێکیش دەخایەنێت. ئەمە لەناو زانستی ئابوووریە بە هەڵاوسان یاخود بە بەرزبوونی ئاستی گشتی نرخەکان ناسێنراوە. هۆکاری ئەمە چییە کە ئەم بارودۆخە ڕووەدا لە ڕووی زانستیەوە هۆکاری جیاوازی هەیە. هەندێک لە هۆکارەکان پەیوەندی بە سیاسەتی ناتەندروستی سیاسەتی نەختینەییەوە هەیە، هەندێکی پەیوەندی بە سیاسەتی ناتەندروستی داراییەوە، هەندێکی پەیوەندی بە سیاسەتی ناتەندروستی بۆ بەرهێنان و بەرهەمهێنانەوە هەیە و ئەمە مزاعفەتەکانی دەرەکەوێت لەوەی کەوا خواست بۆ شمەکی بیانی زیاد ئەکا. ئەومە هۆکارێکە بێ بۆی کەوا ناهاوسەنگیەک هەبێت لە بینی خواست و لە بینی بەرهەمهێنان و ئەو شمەک و کاڵا و خزمەت گوزارانەی کە هاوڵاتیان خواستیان لەسەری هەیە بارودۆخێک دروست دەکات کەوا خواست زیاترە لەو شمەک و کاڵای کە خەڵک خواستی لەسەری هەیە، یاخود ئەتوانم بە جۆرێکی کە دام و دەستگای بەرهەمهێنان شکست ئەهێنێت لەوەی کە وەڵامی خواستی هاوڵاتیان بداتەوە. سەر ئەنجامی ئەمە ئەو خواستە زۆرە تەنگ بە نرخی شمەک و کاڵاکان هەڵ ئەچنێت و بەرزی ئەکاتەوە. و یەکێکی کە لە هۆکارەکان کە ئەم هەڵاوسانە دروست دەکات زیادبوونی باج و زەڕیبەیە لەسەر شمەک و کاڵا و بەرهەمهێنان کە ئەمەش بۆ خۆی هۆکارێکی کێکە نرخی کاڵا و شمەکەکان بەرز دەکاتەوە. یەکێکی کە لەوانە گرانبوونی نرخی سوتەمەنی وزەیە، ئەمەش بە شێوەیەکی کە تەئسیری هەیە لەسەر بەرزبوونی نرخی شمەک و کاڵاکان و خزمەت گوزاریەکان. و زۆر جار ئەوەی کەوا کە ئەم نرخانە بەرز ببنەوە پەیوەندی بەوە هەیەکەوە ئەو وڵاتە لە دابینکردنی شمەک و خزمەت گوزاریەکانە پشتی بە بەرهەمی بیانی بەستووە. زۆر جار بەرهەمی بیانی بە چەند ڕەهەندی جیاواز تەئسیری لەسەر ئەو وڵاتە بێت کە و شمەکانە ئەهێنێتە ناوە کە نرخەکەی بەرز بێتەوە. جاری وا هەیە بارودۆخێکی نائاسایی لە وڵاتی بەرهەمیان ڕووی داوە ئەبێتەوەی بەرزبوونی کاڵای شمەکەکان نرخی کاڵا و شمەکەکان. ئەو کاتێک کە تۆ شمەکانە هاوردەکەی بە نرخێکی بەرزەوە دێتە وڵاتەکەی تۆ و زۆر جاریش گۆڕینەوەی نرخی دراو بە دراو دەوری سەرەکی هەیە لەسەر ئەم بابەتە و وڵاتانەی بە تایبەتی کە بۆ دابینکردنی شمەکانیان پشت بە بەرهەمهێنانی بیانی دەبەستن. ئەم دابەزینی نرخی دراوی نیشتیمانێ بەرامبەر بە دراوی بیانی و گرانبەها هۆکارێکە بۆی کە کڕینی تۆ خواستی تۆ بۆ شمەکی بیانی گران بکەوێت لەسەرت ببێەوەی کە لە وڵاتەکە خۆی ئەو حاڵەت و ڕووداوانە ڕووی دابێت. ئەمانە ئەتوانین بە شێوەیەکی گشتی بڵێن هۆکارێکی بەرفراوانن کە نرخی شتەکان بەرزەکاتەوە، بەڵام دیارترینیان و ئەساسی ترینیان سیاسەتی ناتەندروستی نەختینەیە یاخود فەشەلهێنان و شکست خواردنی دام و دەستگای بەرهەمهێنانی ناوخۆیە کە ناتوانێت وەڵامی خواستی ناوخۆی بداتەوە. ئەتوانم بڵێم ئەمانە هەمووی بە شێوەیەکی خێرا و گشتی بوون کە ئەو هۆکارانەی کە هەڵاوسان دروست دەکات ئاستی گشتی نرخەکان بەرزەکات و ئەوژ ناساندنەکەی بوو بە پێی پرسیارەکەی بەڕێزت. بەڵێ کاک پشتیوان وەک ئاماژەت پێکرد کە یەکێک لە هۆکارەکان پشتبەستنە بە کەلوپەل و کاڵای دەرەوە پشت بە بەرهەمی ناوخۆ نابەسترێت بەتایبەت لە خۆراکە خۆ ئەتوانین پشت بە کاڵا و خۆراکی بڵێ ناوخۆ ببەستین و پشت بە دەرەوە نەبەستین. هۆکار چی حکوومەت کارێک ناکات کە شتمان لە دەرەوە بۆنێت ئەوەندەی کە شتی ناوخۆ بەرهەم بهێنرێت و وەسوودی لێ ببینرێت؟ ڕاستی ئەگەر سێری هەرێمی کوردستان بکەین، هەرێمی کوردستان لەم ڕاهەندەوە کێشەی گەورە و قوڵی هەیە. کێشەکانی بنیادین پەیوەندی بە ژێرخانی ئابووری ئەم وڵاتەوە هەیە کە ئەو هەموو حکوومەتێک لە دواییەکە هاتوون ئیحتیماماتیان بەوە نەبوو کە ئابووری هەرێمی کوردستان فرەنەوە بکەن، ئیحتیمامیان بەوە نەبوو کەوا بنیەی تەحتی ئەم شار و وڵاتانی ئێمەی تیا دەژین بەهێزی بکەن کە بتوانێت لەسەر پێی خۆی ڕاوەستێ و بتوانێت ئەو شمەک و کاڵانەی کە خەڵک خواستی لەسرە دابینی بکە. بۆ حکوومەتێک لە دوایەکانەی کە هاتوون بەرنامە و پلانێکیان نەبووە، استراتیژێتێکی ویان نەبوو کە وەڵامی ئەم پرسیارە بدەنەوە.
ئەگەر سەرنج بدەیت و حکوومەتانێک هاتوون ئیحتیماماتی تریان هەبوو گرنگیان بەشتی ترداوە ئەم لایەنی کشت و کاڵ و لایەنی پیشەسازی و لایەنی بازرگانی ئەوەی کە پەیوەندی بە بەرهەمێنانی کاڵای ناوخۆییەوە هەبێ ئیهمال کراوە ئەوەی کە گرفتی هەرە گەورەی بۆ ئێمە دروست کردو کە وڵاتێکی نەوتی بووین لە شوێنێکا بووین کە نەوتی هەبووە حکوومەتەکان نەوتێکی حازریان لەبەردەستا بۆ فرۆشتیانە داهاتێک هاتۆتە بەردەمیانەوە پێداویستەکانی ئەو خەڵک و خۆیان پێ پڕ کردوەوە کەمتر ئیحتیمامیان بەوە داوەکە لەسەر پێی خۆیان بوەستن بۆی حاڵەتێکی سروشتی و طبیعیە لە ڕووی ئابووریەوە کە وڵاتێک ئابووریەکەی یەکنەوە بێ پشتی بەیەک بەرهەم بەست بێ تووشی ئەم قەیران و کارە ساتانە ببێ چونکە کە تۆ پشتت بەیەک بابەت بەستووە بچووکترین کێشە ڕووی تێبکە بچووکترین گرفت ڕوو بکاتە ئەو بوارەوە هەموو جمگەکانی ئابووری و بازاڕی ئەو وڵاتە تووشی شکست و شەلەل ئەبێ لەبەرەوە شتێکی چاوەڕوان کراوە کە وڵاتی ئێمە ئەم گرفتەیەک لە دوای یەک و کۆتایی نەهاتوانە و دوور و درێژانە ڕۆبەڕووی هاوڵاتیەکانی ئەبێتەوە من دەیگەڕێنمە بۆەوەی کەوا وەزارەتی بازرگانی بەکاری بە ئەرکی خۆی هەڵنەساوە کە تەندروستانە مامەڵە بکە ئیش لەسەر ئەوە بکاتکەوە ئەوانەی بوونی تەحتی دروستەکەن لە وڵاتەکە ئەوە بێنێتە ناوە کەمتر شمەکی بەکاربردن بێنێتە ناوە ئەم بوارە تەندروستی جێبەجێ نەکردووە لە ڕووی ئابووریەوە و هەروەها وەزارەتی کشت و کاڵش کەم تەرخەم بۆ نەیتوانیەوە بەرنامەیەکی چڕۆپڕ و تێر و تەسەل لە ڕووی گەشە سەندنی کشت و کاڵێ لە وڵاتەکە بنیاد بنێ ئەلبەتە کابینەنێ کابینەکانی پێشووتریش هەمویان ئەم گرفتانیان تەسلیم یەکتری کردووە نەیانتوانێت بە شێوازێکەوە جوتیارەکان ئاراستە بکەن و فێریان بکەن لە بەرهەمی خۆبژێویەوە بگوێزنەوە بۆ بەرهەمێکی بازرگانی و ئەو بەرهەمانێکەوە بەشداریەکەن لە پێگەێنانی داهاتینەوە بەشداریەکەن لە بازرگانیە نەیانتوانێت ئەمانە بە جوتیارەکان بکەن و یەکێکی کە لەوانە وەزارەتی پیشەسازی ئەتوانم بڵێم ئەمیش بڕبڕی پشتی ئەم بابەتەیە کە ئەوش بە دەوری خۆی هەڵنەساوە کە بتوانێت بە پیشەسازی و تەکنیک پاڵپشتی بەرهەمێنانی ناوخۆیی بکات پاڵپشتی سەرکارخستن کە پاڵپشتی بازرگانی بکە ئەمانە هەمووی ئەو گرفتانان کە کەوتون بەسەریەکە و ئەم ئێستا دۆخی وڵاتەکە ئێمە لە ڕووی بازاڕ و کڕین و خواست و چالاکیەکانەوە ئاوا تووشی گرفت کردو کاک پشتیوان لە ئێستادا لەگەڵ بەرزبوونی نرخی کاڵە و شتومەکەکانە ینی حکوومەت پەنای بردوتە بەرباج باجێکی زۆری لەسەر هاوڵاتیان داناوە بە جۆرێک تۆ ئێستا لە چێشتخانەیەکە نان بخۆیت ڕێژەی لە سەدا 10 باجت لەسەر وەرەگیرێت هەر لەسەر ئەو وەسڵەی کە بۆ دێتەوە لە سات 10 باجت لێ وەرەگیرێت و بۆ حکوومەتی هەرێمی کوردستانە بەڵام ئەم باج وەرگرتنە حکوومەت وەکو چارەسەر دایناوە بۆ ئەوەی کە لە پێدانی موچەیە بە فەرمانبەران سوودی لێ ببینێت یان ئەمەش هەر بارگرانێکی دیکەیە بۆ سەر هاوڵاتیان عفوا کە ئەگەر پرسیارەکە دووبارەکی تو چونکە ئەی بچڕی بە تەواوی تێنەگەشتم چێ جگە لە بەرزبوونەوەی نرخی کاڵا و شتومەک لەسەر هاوڵاتیان حکوومەت جگەلەوەی کە باجی داناوە باجێکی زۆری لەسەر هاوڵاتیان داناوە ئەمە وەکو چارەسەرە بۆ ئەوەی کە لە پێدانی موچەیە بە فەرمانبەران سوودی لێ ببینێت یان ئەمەش بەرگرانێکی دیکەیە جارێکی دیکە لەسەر هاوڵاتیان دروستە بێتەوە بەڵام خۆی لە ڕاستیە باج بابەتێکە ئامرازەکە لە ئامرازەکانی سیاسەتی دارایی کە گرێتە بەر بۆ تەمیلکردنی خەزێنەی دەوڵەت تاوەکو خەرجەکانی خۆی پێدابین بکە باج بابەتێکی ئەساسیە لە ناو زانستی ئابووریە بەڵام ئەم باجا وەکو دەرمانێک وایە بۆ نەخۆشی ئەبێ زانستیانە بەکار بهێنرێت ئەوەی کە سێرەکەین لە هەرێمی کوردستانە ڕێژەی باجەکان بەرز ئەبێتەوە بەڵام تەئسیری لەسەر خۆشگوزەرانی بۆ خەڵک نییە تەئسیری لەسەر سەرکارخستنی هاوڵاتیان و گەنجەکان نییە ئەم سندنی باجە نەبووتە هۆکارێکەوەی کە دووبارە داهاتەکان بەش بکاتەوە لە بینی داهات کەمەکان و داهات زۆرەکانە بە جۆرێک بکە لە بەرژەوەندی داهات نزمەکان بێ فەلسەفەی باج ئەمەیە لە دنیادا کە ئەوێت فەرق و جیاوازیەکانی نێوان دەوڵەمەند و هەژارەکان کەم کاتەوە وە بچێ بە هەنای ئەو کەسانەیە کە داهاتەکانیان چەسپاوە بۆ ئەوەی کەوا بارگرانیان لەسەریان کەم کاتەوە بەڵام بەعکسەوە سێرەکەی چونکە ئامانج تەنها لە باشدانەکە وەرگرتنی پارە و زیادکردنی داهات و خەزێنەیە نەیتوانێت ئیشی تەندروستی خۆی بکە بۆی کەوا بتوانێت ئەو بارگرانی ئەو گرانە لەسەر هاوڵاتیان کەم کاتەوە بۆیە ئەیبینیت ئێستا کە باج لە هەرێمی کوردستان دانراوە بارگرانی لەسەر ئەو کەسانە دروستکەوە کە داهاتەکانیان چەسپا وەکو فەرمانبەرەکان ئەو داهات و دەخلی کە بۆ فەرمانبەرێک دانراوە بارودۆخی بازار هەر جۆرێک بێت ئەو داهاتەکەی چەسپا و نەگۆڕە
بۆیە فەرمانبەرێک سەرەکەی کرێ خانووی لەسەر بەرزە بێتەوە، کرێ هاتوچۆکردنی لەسەر بەرزە بێتەوە، کرێ خوێندنی خوێندکارەکانی زیاد ئەکا، کڕینی کەلوپەلی ڕۆژانەی بە بۆنەی ئەو باجەوە زیاد دەکا، بەڵام داهاتەکەی ئەو چەسپاوە. لەبەرەوە ئەتوانم بڵێم باج لە وڵاتی ئێمە لە سیاسەتی نەختینەی و دارایی ئێمە نەیتوانێت ڕۆڵی خۆی بینێن، نەیتوانێت ئەرکە ئەساسیەکەی خۆی کە بۆی دیاری کراوە لە ڕووی ئابووری ئەو ڕۆڵە ببینە. ئەتوانم بڵێم زیاتر شتێکە وەکو بڵێ چەوسانەوەیە، وەکوی بڵێ کە حەز ناکەمەوە تعبیرانە بەکاربێنم، هەر ئەوەیە کە جۆرێکە لە داهاتەکە لە خەڵکی ئەسەنێتەوە. ئەگینا باش لە دنیادا بێ حرەکەتی تەداولی داهات و شمەک و خزمەتگوزاری سورعەت بکات تاوەکو جوڵەی بازار زیاد بکات. بەڵام بەداخەوە لە لای ئێمە وەکوی کە ئیشارەتم پێکرد بەو فەلسەفەی کە باشدانراوە، بەو ئەرکە و ڕۆڵە گرنگی کە بۆ باشدانراوە، باش ئەو ڕۆڵەی خۆی نابینێ، بۆیە ئەبینین باجەکان باری سەرشانی خەڵکیان گران کردەوە. بەڵێ کاک پشتیوان سەبارەت بە بەرزبوونەوەی نرخی دۆلار کە بەڕێژێکی بەرچاو نرخی دۆلار بەرز بۆەوە کە ئەمەش بارگرانێکی دیکەیە، جارێکی دیکە بۆ سەر هاوڵاتیان بەتایبەتەوە هاوڵاتیانی کە قیستی مانگانیان لەسەرەوە وە قیسەکەشان بە دۆلارە، بەڵام لە هەمان کادا موچە بە دینار وەرەگرێت. ئەمە لە سوودەکەی لە چیایە و وەزیانەکەی لە چیایە سەبارەت بە بەرزبوونەوەی نرخی دۆلار؟ خۆی عادەتەن قسەکە ئابۆ جۆرە بکەین دراوی نیشتیمانی نرخەکەی دا ئەوازێ نرخەکەی بەرز ئەبێتەوە، دیارە بەرامبەر بە دراوی بیانی دۆلار ئەبێتە دراوێکی بیانی بەنسبەت ئێمەوە. لەم بارودۆخەدا دراوی نیشتیمانی بەرامبەر بە دراوی بیانی و گرانبەها کە دۆلارە دابەزیوە، یعنی هەمان ئەو قسەی بەڕێستەکە کە نرخی دۆلار بەرزوەتەوە. ئەم بەرز و نزمە لە سیاسەتی نەختینەیە بە پێی بارودۆخەکە دەستکاری ئەکرێت. یعنی ئەگەر هاتوو ئێمە شمەکێکی ناوخۆیی زۆرمان هەبوو و خەڵک نەیەتوانی لە بیانەکان بێن بیکڕان، لەم بارودۆخەدا سیاسەتی نەختینەی بڕیارەدا کە نرخی دراوی نیشتیمانی خۆی دابەزێنێت وەکوی کە ئێستا هەیە، لە پێناوی ئەوەی کە خواستی بیانی ڕووکاتە وڵاتەکەی ئێمە شمێکی ئێمە بکڕن. ئەم کڕنی دەرەکیە بۆ وڵاتی ئێمە ئەبێتە هۆی ئەوەی کە تەرازوی بازرگانیمان بچێتە حاڵەتێکی زۆر باش و سەرڕێژیەوە، دراوێکی زۆر بێتە وڵاتەکەمانەوە، چالاکیەکانی ئابووری و چالاکیەکانی بازار بە بەرهەمهێنان بۆ بازاربردن، سەرکارخستن، پاشەکەوتکردن هەمووی ئەکتیڤ بێت و چالاک ببێت. دابەزانی نرخی دراوی نیشتیمانی بەرامبەر بە دراوی بیانی ئەم ئیشە ئەکا. بەڵام ئەوەی کە سەیر و عەجایبە لە وڵاتی ئێمەیە کە بە عێراقیشەوە حسابی بکەین، خواست پشتی بەستۆ بە شمەکی بیانی. ئەتوانم بڵم ئێمە بەسیترین شتمان لە ناوخۆیانێک کە سوودی لێ ببینیان بەکاری بێنین، لێرە نرخی دراوی نیشتیمانی دا ئەوازێنە. ئەمە ژۆکارێ بە بۆی کەواز ئەو خواستی کە تۆ هەتە بۆ بیانی بۆ شمەکی بیانی سەرەتا بێت دراوەکەت بگۆڕیتەوە، کە گۆڕیتەوە ئەگەر شمەکی بیانیش نرخەکەی هیچی بەسەرانات بێ، ئەم شێوازی کڕینە گران ئەکەوێت لەسەرت. بۆیە ئەتوانم بڵێم ئەم دابەزێنی نرخی دراوی نیشتیمانی بەرامبەر بە دۆلار بە ئاوا بڵێم لە ئێستادا کە ئێمە خواستمان پشتی بە شمەکی بیانی بەستووە، هەر هەمووی زەرەرە و بڕیارێکی تەواو ناتەن دروستە. ئەوە نەتیجەکەیەتی کە ئەیبینی هەموو شمێکێکی کڕاو نرخەکەی چەند هێندە چۆتە سەری بۆ ڕێژەی کە بارگرانی بۆ ئێمە دروست کردەوە. ئەنا گەر ئێمە وڵاتێک بوونە ئابوورێکی فرە نەوعمان هەبووە دابەزانی شمێکی دابەزانی نرخی دراوی نیشتیمانی هیچ عیبێکی نەبوو، بڕیارێکی تەندروستیش بوو. بەڵێ کاک پشتیوان سەبارەت بە چارەسەری ئەم دۆخە لەلایەن حکوومەتەوە، حکوومەت چۆن بتوانێت کۆنتڕۆلی بازار بکات و نرخەکان ئەوەندەی دیکە بەرز نەبنەوە کە ڕۆژانە نرخەکان لە هەڵکشاندایە؟ بەڵێ وەکو هەر بابەتێکی تەندروستی و پزیشکی کاتێکە نەخۆشیێک ڕوئەدا هێندە گرنگە تەشخیصی نەخۆشیەکە بکەی، ینی بەقەدەر ئەوە گرنگە کە چ دەرمانێک بەکارەهێنی. لە ڕاستیا دیارەکە نەخۆشیەکەمە لە ڕووی ئابووریەوە هەڵاوسانە، بەڵام گرنگ ئەوەی کە بزانین چ جۆرە هەڵاوسانێکە و ئەمە هۆکارەکەی چییە، لە ئەنجامی چیوە دروست بووە. لەم گۆشەنیگایەوە ئەتوانین دەرمان و چارەسەرەکەشی دیاری بکەین. بە بڕای من ئەوەی کە ئەم نەخۆشی دروست کرد بێت لە وڵاتی ئێمە بەرزبوونەی کاڵاکان نرخەکانیان بەرزە بێتەوە، پەیوەندی بەوە هەیە کە بنیەی تەحتیمان بنیەیەکی زۆر خراپە و دام و دەستگای بەرهەمهێنانمان ناتوانێت وەڵامی خواستی خەڵکی بداتەوە لە ئەستی پێویستانە. وەیەکێکی کە لە هۆکارەکان ئەوەیە کە ئابوووریەکەمان فرە جۆر نییە یەکڕاندا، وەیەکێکی کە لەوەیە کە ئێمە ئابوووریەکەمان پشتی بە خواستی دەرەکی بەستووە. بۆ چارەسەرکردنی ئەم بابەتە حکوومەتێک لە دوایەکان هاتوون داهاتی حازریان داوە بە هاوڵاتیان و زۆربەی خەڵکیان کردوتە فەرمانبەر و کردی خزمەت گوزاریەوە. ئەمانە هەمووی
هۆکارەکان بوون کە بۆی کە ئەم نەخۆشیی بۆ ئێمە خولقاندووە. بۆ چارەسەری ئەم بابەتە دوو ڕێگە هەیە. ڕێگەیەکیان پێوترێ چارەسەری جەزری و ڕیشەکێش کە تەواو نەخۆشەکە لەناو ئەبە. ئەتوانم بڵێم کە من ڕانابینم کە حکوومەتەکانی ئێمە ئەو لیاقەتیان هەبێ ئەو کارە بکەن، بتوان بەم خێراییە بوونی تەحتی بگۆڕن و دام و دەستگای بەرهەمیان فراوان بکەن و فرە ڕەهەندی بکەن، لەبەر ئەوەی کە وەکو بڵێ ئەیان ناسین، وەکو بڵێ ناسراون، پێشینەیان دیارە کە چۆنەوە، ئیحتیماماتیان دیارە چۆنە، ئەوەی کە ئەمێنێتەوە پێوترێ موسەکینات کە بتوانە چارەسەری ئەم بابەتە بکە. ئەویش ئەوەیە کە ئەبێ حکوومەت بەدەمی ئەم بابەتەوە لە ڕێگەی کۆبوونی خۆراکەوە ئەو خۆراکەی کە هاوڵاتیان ڕزگارەکە لە برسێتی و لە قەیران ئەوێ دابینی بکە بە نرخێکی ڕەمزیان هەر بە خۆڕایی دابەشی کا بەسەر هاوڵاتیان، تاوەکو ئەو زەخت و فشارێکە لەسەر خۆراکە ئەساسیەکانی هاوڵاتیان هەیە کەم بێتەوە. وەکێکی کە لە هۆکارەکان ئەوەیە کە بتوانێت هاوسەنگیەک بپارێزە لە بینی بەرهەمهێنان و لە بینی ئەو داهاتی کە دابەشێکە بەسەر خەڵکیە، و بەشێکیکان ئەوەیە کە ئەو باج و زەریبانەی کە ئیسەنێت لە خزمەتی داهات چەسپاوەکانیان ئەو کۆی کە لە ئابووریاوەترێ داهات نزمەکانە خرج بکرێتەوە، ئەمانە پیانەوترێ موسەکینات، ئەمانە پیانەترێت چارەسەری خێرا کە بتوانێت ئەو بارودۆخە ڕزگار بکە. چارەسەری تریژێ بەس لە وڵاتی ئێمە ممکنە ئەوژەوەی کە حکوومەت نرخەکان بە زۆر بسەسبێنێت. ئەم چارەسەرە بۆ ئێمە ممکنە لەبەرەوەی کە نرخی کاڵەکانمان لە دەروی وڵات بەرز بۆتەوە، حکوومەتی ئێمە سەیطرە ناکە بەسەر وڵاتی بیانیەوە، ناتوانێت هیچ تەحکومێک بەسەر نرخی ئەو کاڵانەوە بکات. لەبەرەوە ئەتوان بڵێم ئەم چارەسەریان ڕۆڵی نابێت. بە شێوەیەکی گشتی ئەتوانم بڵێم چارەسەری هەڵاوسان لەو ڕەهەندانەوە بوو باسمان کرد کە بەڕێزت پرسیارت کرد. بەڵێ کا پشتیوان من پرسیارێکی دیاریکراوم نەماوە، بەڕێزت ئەگەر هەر شتێکی دیکە هەبێ بتێ ئاماژەی پێبێت فەرموو. ئەوەی کە من گرنگ بێ بەلامەوە بیڵێم بۆ هەر هاوڵاتێکی بەڕێز کە گوێی لێمانە کە بارودۆخەکە ئەبینێ بەو جۆرەیە، ئەبێ خۆی بڕیاری خۆی بدا، خۆی لە ژیانی ئابووری و ژیانی داهاتی و خەرجی و داهاتەکانی خۆیان جەدوەلێک بۆ خۆی دابنێ و بڕیارێکی تەندروست بدات لە بوارەی چۆنێتی کۆکردنەوەی داهات و چۆنێتی خەرجکردنەوە. هەموو خێزانێک بۆ خۆی ئەبێ بزانێ ماگانە چەندێک داهاتی احتیمال کراوهێتە ناو خێزانەکەیەوە و بەپێ ئەو داهاتە خەرجیەکانی لە زۆر زەڕورەوە بۆ کەمالیات ڕیز بکە، ئەوانەی کە ئەمن و ئاسایشی خێزانەکە دابینەکە لە سەرەتایە دابینی بکە بۆ خۆی، و ئەو شتێکە زۆر زۆر زەرور نییە و ئەو شتێکە و کۆڵەیە خەی پێنەگرتووە خۆی لە کڕین و دوور بەکارهێنانی بپارێزە و لە ئێستادا خۆی بە دوور بگرێ لەوەی کەوا قیست و قەرز و خۆخستنە ژێرباری کۆمپانیەکان کە شمەکەکانیان بە حازر پێدەن بە قەرزی درێژخایەن، ئەوانە ئەو خێزانانە دەهێنێ بە چۆکەوە لاوازیانەکە هەموو ئاڵوگۆڕێکی درا و بازرگانی لە قازانجی ئەوانە بێ لە زەرری هاوڵاتیانە بێ. ئەمانە هەموو ئەو چارەسارە ئانی و ساتی و خێرایانن کە هەر خێزانێک بیگرێتە بەر بۆی خۆی بپارێزە لەو بارودۆخە نەهامەتی و نەداری کە ڕوو بەڕووی ئەبێتەوە. بەڵێ سپاس بۆ بەڕێز پشتیوان محەممەد ئەبووری ناز لە شاری هەڵەبجەوە ڕاستەخۆ لەگەڵمان بوو. سپاس بۆ هاوکارم هاوڵات لە شاری سلێمانیەوە بۆ گەیاندنی زانیاریەکان لەگەڵمان. سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەرەوە.